لە شوێنی بەرپرسێکی باڵای هەرێمدا کاکاری لەشفرۆشی تیا دەکرێت دەست بەسەر پاسێکی پڕ لە پارەدا گیرە. وەزیری سامانە سروشتەکان ڕای دەگەێنێت نەوت دەگەێنینە هەموو ماڵێکی هەرێم. بەهۆی زیادبوونی حاڵەتەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا دەوامی فەرمانبەران بۆ نیوە کەم کرایەوە. پیاوێک لەلایەن خەسوویەوە بە 3 فیشە کوژرا. سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. درنگانی شەوی ڕابردوو لەلایەن 2 هێزی تایبەتی ئەمنی لە هەولێر هەڵکوترایە سەر شوێنێکی گەشتیاری کە زانیاری لەبارەوە کۆکرابەوە کاری لەشفرۆشی تیادا ئەنجام دەدرێت. شارپرێز زانیوێتی لەلایەن ئەو 2 هێزەوە 3 پاسی پڕ ئافرەتی لەشفرۆش دەستگیرکراون و مینی پاسێکی پڕیش لە پارە دەستی بەسەردا گیراوە. بە جۆرەی زانیاریەکان خاوەنی ئەو شوێنە کەسێکی ناسراوە و بەرپرسێکی باڵای هەرێمی کوردستانە و ژمارەیەک ئەفسەریش لە نێو دەستگیرکراوەکاندا بوونیان هەیە. با جۆرەی زانیاریانی شارپرێز دەستی کەوتووە لە نێو ئەو لەشفرۆشانەی دەستگیرکراون ژمارەیەک لە کچە مۆدێلەکانیش بوونیان هەیە کە هەر یەکەیان ئۆتۆمبیلی گرانبەهایان پێبووە و ئۆتۆمبیلەکانیشیان دەستی بەسەردا گیراوە. لەو زانیاریانەی پەیامنێری شارپرێز دەستی کەوتووە لەگەڵ ئەو ئافرەتە لەشفرۆشاندا کوڕی بازرگان و بەرپرسانی باڵاش بوونیان هەیە کە دەستگیرکراون. تەنانەت بازرگانیش لە نێو دەستگیرکراوەکاندا هەیە و چەند ئەفسەرێکی بەڕەگەز عەرەب دەستگیرکراون کە لەو شوێنەدا بوون. لەو زانیاریانەی پەیامنێری شارپرێز ئاماژەی پێکردووە هێزە ئەمنیەکان مینی پاسێکی پڕ لە پارەیان لەو یانەیە دەست بەسەردا گرتووە. هەوڵیان داوە خاوەنی شوێنەکەش دەستگیر بکەن کە کەسێکی ناسرا و بەرپرسێکی باڵای هەرێمی کوردستانە، بەڵام هەڵهاتووە و تەنانەت لە شەقامی 120 مەتری هەولێر تەقەی لێکراوە، بەڵام دەربازی بووە. وەزیری سامانە سروشتەکانی هەرێم چەند زانیاریکی گرنگ لەبارەی هەیکەلی وەزارەتەکەی و بەرنامەی خۆی بۆ داهاتووی کاری ئەو وەزارەتە ئاشکرا دەکات و دەڵێت قەت ئەو ستافە شارەزە و بە ئەزموونە لە وەزارەتی سامانە سروشتەکاندا نەبووە کە چاکسازیان پێ بکرێت. کەمالەتروشی وەزیری سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێم ئاشکرای کرد سەردانی هەموو ئەو شوێنانە دەکەم کە نەوتیان بەسەردا دابەش نەکراوە و نەوتیش دەگەێنینە هەموو ماڵێک و دابەشکردنیشی بەردەوامە. جەختی لەسەر ئەوەش کردووە سوورم لەسەر ئەوەی کە ممکن نییە دەرفەت بدەمە کەسێک دینارێک بێحەق لە بودجەی وەزارەت یان میلەت وەربگرێت. ئەوەشی ڕوون کردەوە بۆ ئەوەی ڕیفۆرم و چاکسازی و پاکسازی لە وەزارەت بکەیت پێویستت بە ستافێکی شارەزە و بە ئەزموونە کە ئەو ستافەش قەت لە وەزارەتی سامانە سروشتەکاندا نەبووە. ئێستا کە من هاتووم ستافێکی شارەزە و بە ئەزموونم داناوە کەلانی کەم دیار بێت. کێشەیەکی گەورە لە ناو بنەماڵەی بارزانیدا سەر هەڵدەدات سەرچاوێکی نزیک لە بارزانیش لە ڕێگەی شارپرێسەوە وردەکاری ئەو کێشە و ململانەیە ئاشکرا دەکات. با جۆرەی ئەو زانیاریانەی شارپرێز لە سەرچاوێکی نزیک لە ئەدهەم بارزانی دەستی کەوتووە بە فەرمانی مەسعود بارزانی سەرجەم پاسەوان و کەسە ئیداری و نزیکەکانی ئەدهەم بارزانی لە ناوبرا و وەردەگیرێتەوە و لەو ڕۆژەوە مەسعود بارزانی پەیامێکی ئاراستە کردووە و ئەدهەم بارزانیش بەتوندی وەڵامی داوەتەوە. سەرچاوێکی نزیک لە ئەدهەم بارزانی ئامۆزای مەسعود بارزانی و هاوکات ئەندامی پێشووی سەرکردایەتی پارتی تایبەت بۆ شارپرێز قسەی کرد و ڕایگەیاند. فشارەکانی مەسعود بارزانی بەهۆی گومانی پارتیەوەیە لەوەی ئەدهەم بارزانی لیستێکی تایبەت بۆ هەڵبژاردن پێک بێنێت. لەبارەی وەڵامی ئەدهەم بارزانیش سەرچاوەکەی شارپرێز ڕایگەیاند ئەدهەم بارزانی نکۆڵی کردووە لەوەی هیچ کام لە کەسە نزیکەکانی بگێڕێتەوە بۆ ژێر فەرمانی پارتی. لە بەرامبەریشدا پارتی و بە فەرمانی بارزانی موچەی تەواوی پاسەوان و ستافەکەی ئەدهەم بارزانیان بڕیوە. سەرچاوەکەی شارپرێز ئەوەشی ئاشکرا کرد پێدەچێت پارتی گومانی ئەوەی هەبێت ئەدهەم بارزانی بۆ هەڵبژاردنی داهاتووی کوردستان لیستی تایبەت بەخۆی هەبێت بۆیە دانەوێت بەو فشارانە ناچاری بکەن پاشگەز بێتەوە. سەرچاوەکەی شارپرێز پرسیاری ئەوەشی کردووە ئەگەر لەبەر ئەو هۆکارە نیە بۆچی لە ئێستادا ئەو هەنگاوە دەنرێت کە لە کاتێکدا لە بەرواری 9 ئەیلولی ساڵی 2020ەوە ئەدهەم بارزانی بە فەرمی دەستی لە پارتی کێشاوەتەوە و هیچ پەیوەندێکی بەو حیزبەوە نەماوە. لە ساڵانی ڕابردوودا ئەدهەم بارزانی بەرپرسی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی بووە لە پارێزگای هەڵەبجە و سلێمانی واتە کەسی یەکەمی ئەو حیزبە بووە لە زۆنی سەوزدا. بەهۆی بڵاوبوونەوەی گۆڕاوی ئۆمیکرۆن و زیادبوونی حاڵەتەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا بڕیاردرا داوامی فەرمانبەران بۆ نیوە کەم بکرێتەوە. ئەمڕۆ پارێزگای بەغدا لە ڕێگەی گشتاندنێکەوە کە بەڕێوەبەری نووسینگەی پارێزگاری بەغدا ئاراستەی سەرجەم فەرمانەکانی کردووە بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا و بڵاوبوونەوەی گۆڕاوی ئۆمیکرۆن
دەوامی فەرمی فەرمانگەکان بۆ نیوە کەمکرایەوە. ئەوەش خراوەتە ڕوو هۆکاری کەمکردنەوەی دەوامی فەرمانبەران بۆ زۆربوونی ژماری توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا گەڕێنراوەتەوە. ئاماژە بۆ ئەوەش کراوە گۆڕاوی ئۆمیکرۆن بڵاوبووەتەوە و ئەوانیش ڕێکارەکانی پەیوەست بە خۆپارێزی و ڕێنماییەکانی لیژنەی باڵای تەندروستی جێبەجێ دەکات. بەڕێوەبەرەتی پۆلیسی کەرکووک ئاشکرای دەکات ئەو هاوڵاتیەی گەڕێکی ڕاپەڕین کە کوژرا دەرکەوتووە لەلایەن خەسوویەوە بەهۆی کێشەی خێزانیەوە کوژراوە و بەدەمانچە 3 پیشەکی پێوە ناوە. بەڕێوەبەرەتی پۆلیسی کەرکووک لەسەر کەیسی کوشتنی هاوڵاتیەک لە گەڕێکی ڕاپەڕینی کەرکووک بڵاوی کردوتەوە. دوای لێکۆڵینەوە لە کوژرانی هاوڵاتیەک لە گەڕێکی ڕاپەڕینی شاری کەرکووک دەرکەوت دایکی ژنی تاوان لێکراوەکە واتە خەسووی بە 3 پیشە کوشتوێتی. وەک لە ڕاگەندراوەکەی پۆلیسدا هاتووە ئەنجامدەری تاوانەکە دەستگیر کراوە و دەستیش گیراوە بەسەر ئەو دەمانچەیەی کە تاوانەکەی پێ ئەنجام داوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەش کرا. شاد و بەختەوەربن.